سەرەتا بەناویخوا ئەم بێریڤان لەگەر ئاسوودە بازە کاردێک ئەڵتراساوند دەکەین. پێشەچی سۆنەری دڵ کە پێشی دەڵێن ئیکۆکاردیۆگرافی شەپۆڵی دەنگی فریکوێنسی بەرز ئەڵتراساوند بەکاردەهێنێت لە دروستکردنی وێنەی دڵ کە ئەو وێنانەش یارمەتیدەرن لە هەڵسەنگاندنی ژوورەکانی دڵ و جوڵەی دیوارەکان و هەروەها ڕۆیشتنی خوێنیش. بە شێوەیەکی بەرفراوان لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی دڵ و ڕێنمایی و چارەسەر بەکاردەهێنێت. هەروەها ئیکۆکاردیۆگرافی بێئازارە و سەلامەتە و تیشکیش بەکار نایەت. ئەو کەسەی کە ئیکۆ ئەنجام دەدات پێویستە لەوانەی خوار و دوور بکەوێتەوە. یەکەمیان خواردن یاخود خواردنەوەی هەر شتێک لایەنی کەم 4 لە 6 ساعت و هەروەها کافاین یاخود کولۆل لە ماوەی 4 ساعت پێش پشکنینەکە و جگەرە کێشان یان بەکارهێنانی بەرهەمەکانی نیکۆتین ڕۆژێک پێش پشکنینەکە و هەندێک جۆری دەرمانیشەیە کە پێویستە نەخورێت لەبەرەوە پێویستە پرس بە پزیشکی پسپۆڕ بکرێت. پۆزیشنەکانی کاردیۆ ئەڵتراساوند کە 4 جۆرن. یەکەمیان پاراستێنە لۆنگ ئاکسس کە لەو جۆریان پرۆب لە ئینتراکۆسەر سپەیسی 2 و 4 لە لای سەپی ستێرنم و نیشاندەرێک کە ئاڕاستەی لای شانی نەخۆشەکە بێت. جۆری دوومیان پاراستێنە شۆرت ئاکسس کە هەمان جۆری یەکەمە بەڵام پێویستە پرۆپەکە 90 پلە بە ئاڕاستەی میلی کاتژمێر بسوڕێتەوە. جۆری سێم ئەپیکەڵ چارژوورە کە لەو جۆریان پرۆپەکە لە لوتکەی دڵ لە دەوری ئینتراکۆستال سپەیسی 4 و 5 و نیشاندەرەکە بە ئاڕاستەی لای چەپی نەخۆشەکە. جۆری چارەم سەبکۆسەڵڤیوە کە لەو جۆریان پرۆب لە خوارەوەی پرۆسەی زیفۆید بەشێکی بچووکە دەکەوتە خوارەوەی ستێرنەمەوە. The modalities of echo شێوازەکانی ئیکۆ. ئەم شێوازانەی خوارەوە بە شێوەی کلینیکەلی بەکاردێن. Conventional echo کە دەبێتە دوو بەش، two dimensional echo، motion mode echo. Doppler echo کە دەبێتە سێ بەش، continuous wave Doppler، pulsed wave Doppler، color flow Doppler. هەموو شێوازەکان هەمان پرینسیپڵی ئەڵتراساوند بەکاردێن، تەنها لەوە جیاوازن لە چۆنێتی کۆکردنەوە و شیکردنەوەی شەپۆل لە گەنجیەکان. What is two-dimension echocardiography؟ ئەمەش ڕێکارێکی سەلامەت و بێئازارە کە ئامێری ترانسدیوسەر بەکاردێنێرە بۆ ناردنی شەپۆلی دەنجی فریکوێنسی بەرز بۆ دڵ کە بەهۆیەوە دەتوانێت سەیری ڤالڤەکانی دڵ و هێزی پەمپکردنی بکەیت و بەدوای کەموکورە پێکهاتەییدا بگەڕێت وەکو گەورەبوونی دڵ یان کۆبوونەوەی شلە. ئامادەکاری و پرۆسیجەرەکەی چۆنە؟ پێویستە نەخۆشەکە لەسەر پشت و لای چەپ پاڵ بکەوێت، جێل دەکرێتە سەر سینجی نەخۆشەکە، ترانسدیوسەرەکە لەسەر پێستی دادەنرێت و بە دەوری ناوچەکەدا دەیجوڵێن بۆ ئەوەی لە گۆشی جیاوازەوە سێری دڵ بکەیت. پێویستە نەخۆش جلوبەرگێک لەبەر بکات کە بە ئاسانی دابنرێت و دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی کرێم یان غوسوول لە ناوچەی سینجی. ئیکۆکاردیۆگرافی ئەمەش زۆرێکی ترە لە ئیکۆکاردیۆگرافی کە یەک هێڵی زانیاریمان دەداتێت بە شێوەیەکی باشتر لە تو دایمنشن ئیکۆکاردیۆگرافی. ئەم تەکنیکە بە شێوەیەکی وردسایزی ژوورەکانی دڵ و ئەستوری دیوارەکانمان پیشان دەدات. بەکارهێنانەکانی بە شێوەیەکی باو بەکاری بۆ پشکنینی ئەم پێکهاتانەی خوارەوە. دایمنشن و کارکردنی لێفت ڤێنتریکل و دایمنشن و کارکردنی ڕایت ڤێنتریکل و لێکۆڵینەوە لە جوڵە و کارکردنەوەی زمانی شادەماری دڵ و لێکۆڵینەوە لە جوڵە و کردنەوەی میترال ڤالڤ و لێفت ئەتریال دایمنشن. دۆپلەر ئیکۆکاردیۆگرافی ڕێگایەکە بۆ دیاریکردنی ئاڕاستە و خێرایی جوڵەی خوێن لەناو دڵدا. بۆ نمونە پەڵسد وەیڤ بەسوودە بۆ خێرایی ڕۆیشتنی خوێن بە نزمی و کۆنتینوێس وەیڤ بەسوودە بۆ خێرایی ڕۆیشتنی خوێن بە بەرزی. کەلەر فلۆ ڕەنگی جیاواز بەکاردەهێنرێت بۆ دیاریکردنی ئاڕاستەی ڕۆیشتنی خوێن. بۆ نمونە سوور خوێن بەرەو دڵ دێ و وەشین خوێن دوور دەکەوێتەوە لە دڵ.